یەکێک تر لە گفتوگۆکانی ئەمڕۆمان سەمپۆزیۆمێکی نێودەوڵەتی پزیشکی ددان لە هەولێر بەڕێوەچوو نوێترین توێژینەوەی زانستی پزیشکی ددان تێدا خراوەتە ڕوو سەباسەکەین لەسەر نوێترین پێشکەوتنەکانی بواری زانستی پزیشکی بۆ بە تایبەت پزیشکی ددان بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ساید حەمید ڕێخەری سمپۆزیۆمی نێودەوڵەتی پزیشکی ددان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە دکتۆر سڵاو لێبێ بەیانیت باش سڵاو لە ئێوەش بەیانی هەموو بینەران باش و هەموو بیسەران باش زۆر سپاس ئەم سمپۆزیەمە لەلایەن بەڵێ ئەم سمپۆزیەمە لەلایەن دامەزراوەی بلوپرینت ئیمپایر کە ئەمە چەند دکتۆرێکی سەرپەرشتی ئەەکەین ڕێک خراوە باس لە گرنگترین پێشکەوتنەکانی تەکنەلۆجیای دیجیتەڵ دەکرێت نەک وەکو شتێکی تەقلیدی پێشتر کە ئێمە دەزانین ئێستا دنیای تەکنەلۆجیا و دنیای دیجیتەڵە دنیای ئەنەلۆک و تەقلیدیە کۆنەکەی پێشتر نەماوە کە لە هەموو بوارێک جێی ئەم زانست و پێشکەوتنە دیارە بۆیە هەستین بە گرنگمانزانی کە ئەو شتەی کە ئێستا لەو پەڕی پێشکەوتنە لە وڵاتە ئەوروپی و جیهانیەکان بتوانین ئێمەش لێرە بەشی بکەین و شەیری بکەین لەگەڵ پزیشکە هاوپیشەکانمان لە کوردستان. باشە دکتۆر چی تێدا باسکرا ئەوەی کە نوێ بوو لە سمپۆزیۆمەکە چی بوو؟ بەڵێ شتی زۆر نوێی تێدا بوو ئەمن تەنها ئاماژە بە دوو بابەت دەکەم کە نوێ بوو تێدا بوو ئەویشیان ئەوە بوو کە وەرگرتنی قالب لە بۆ جوانکاری چلۆ چاندنی ددان بە شێوەی دیجیتەڵ واتە نەک بە شێوە تەقلیدیەکە کە دووبارە نەک تەنهاوانەکان ڕێکخرابوون وەرکشۆپێکیش لەلایەن دوو پزیشکی ئیتاڵی دەگوتراوە و هەروەها ئەو پەڕی پێشکەوتن لە ڕوانگەی قالب وەرگرتن بۆ جوانکاری ددان ئەمیش لەلایەن پزیشکانی ناوخۆ و پزیشکانی دەرەوە زۆر بە گرنگی و بە تێر و تەسەلی لێوەی باسکرا دەمەوێت ئاماژە بەوە بدەم ئاستی زانستی پزیشکانی ددان لە کوردستان مامۆستا و ئەکادیمیایەکانی زانکۆکانی کوردستان زانک پزیشکی ددان ئەگەر بەرزتر نەبێ هیچی کەمتر نییە لە چاو مامۆستا و پزیشکە بە ئەزمونونەکانی نێودەوڵەتی خۆشبەختانە توانرا لەم سیمپۆزیەمە وەکو باسم کرد دوو تەوەری سەرەکی کە زۆر گرنگ بوون باسی بکەین بەکارهێنانی تەکنەلۆجیای دیجیتەڵ بۆ جوانکاری ددان و هەروەها بەکارهێنانی تەکنەلۆجیای دیجیتەڵ بۆ چاندنی ددان و بابەتێکی تر کە زۆر نوێ بوو بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عراق و کوردستان باسی لێوە دەکرێت ئەویش ئامێرێکە کە بۆ وەرگرتنی قاڵب و ئەندازەیان علاقە پەیوەندی نێوان شەویلاکی سەرەوە و خوارەوە بەکاردێ لە کاتی دروستکردنی ددان کە لێرەوە پزیشکان زۆر تووشی تێدا کێشە و سەرئێشە و ئاریشە ئەبن ئەویش ئەوەیە جیهازێکی دیجیتەڵە زێبریس کە شەریکەیەکی زۆر عالەمیە ئەڵمانیە توانرا خۆشبەختانە ئەم ئامێرش لە کوردستان دابین بکرێ و دەستەبەر بکرێ و بۆ ئەوەی پزیشکان لێی سوودمەند بن کاتێک کە یەکێک ددان لە دەستەدا بە هەر هۆکارێک بێ یان ئێمە دەزانین دەمی نەخۆشەکە زیاتر قەپات دەبێت دادەخرێ واتە ناڕێکیەک بە دەم و چاو دەبەخشێ کەسەکەوا بە دیار دەکەوێت کە بەتەمەنتر دیارە یان پیرە بۆ ئەوەی بیجێڕینەوە باری پێش لە دەستدانی ددانەکانی بە هەموو ڕێگاکات تەقلیدیەکانی تر ئەمە شتێکی ئەستەم و زۆر زەحمەتە دواتر بتوانین ئەمە بگوازینەوە بۆ تاقیگە دووبارە ئەستەم و زەحمەتێکی ترمان دێتە پێش بۆ ئەم ئامێری زێبریس وا دەکات کە بتانی بە شێوەیەکی ئاسانتر ئەم پەیوەندیە بجێڕێەوە و هەروەها لە هەمان کات بشی گوازیەوە بۆ تاقیەکەی دروستکردنی ددان لە کۆتاییدا تا چارەخوازەکە سوودێکی زانستی باشی لێ ببینێ و دەموچاوەکانی دەموچاو و ددانەکانی بگەڕێنەوە باری پێشتر پێش ئەوەی کە هیچ ددانێک لە دەست بدا. باشە دکتۆر بابەتێکت باس کردەوە تێت پزیشکانی ئێمە خۆشبەختانە لە ڕووی توانای زانستیەوە هیچیان ئەگەر زیاتر نەبێت لە پزیشکانی دەرەوە کەمتر نییە ئەو کەرەستە و ئەو مەوادانی کە بەکاردێ و مادانی کە بەکاریش بێت لە ئەم نەخۆشخانەوە هەم تاقی با بڵێن دەرمانخانە ئەهلیەکان یاخود لە نۆرینگەی پزیشکان هەمان و دەرمانانن کە لە وڵاتانی تر بەکارێ واتە کوالیتیەکەیان هەمان کوالیتیە؟ بەڵێ ئێمە من باسی توانای پزیشکان و مامۆستا و ئەکادیمیەکانی کوردستانم کرشتێکی دیکە هەیە
لە ڕووی کوالیتی ئەو شتانی کە دێنە ئێرە ئەوە بابەتێکی ترە مەسەلەن لەوانەیە کە لایانی بەرپرس لێ بەرپرسیارە بەڵام شتی کوالیتی زۆر باش و ناوازش لە کوردستان هەیە سەرڕای ئەوەی بەداخەوە کەشتی کوالیتی ئاسنزمیش هەیە بەڵام لە بواری پزیشکدان چەندی کارامەیی و دەستڕەنجینی دکتۆرەکە دەور ئەبێنێ لە هەمان کات مادەکەش دەور ئەبێنێت یان ئامێرەکەش دەور ئەبێنێ بەڵام لەبەر ئەوەی شتەکە کاری دەست ڕەنجینیە سکیڵە بۆیە پزیشکەکە زیاتر دەتوانێت ئاستی کوالیتی چارەسەریەکانی بەرز بکاتەوە. باشە کەواتە لێرەش مەوادی باش هەیە گەر خەڵکانێک بیانێ مەوادی باش بەکاربێنن و شتی کوالیتی بەکاربێنن بەرامبەری جاشتی کوالیتی خراپمان هەیە. ئەوەی کە دکتۆری واز پێکەن لە نەخۆشخانە حکومیەکان ئەو موادانی بەکاردێن موادی باشن لە نەخۆشخانە حکومیەکان بڵێ موادی باشن من وەکو پسپۆری خۆم باسی لێ ئەەکەم کە پسپۆری نەشتەرگەری دەموشەوی لاکوچاندنی ددانا بۆ نمونە نەخۆشخانەی ڕزگاری فێرکاری وەکو نمونە ئەو مەواد و ئەو کەرستانەی کە بۆ چاندنی ددان بەکاردێ هەمویان لەو پەڕی کوالیتی باشدانە هەر هەمان ئەو مادەی چاندنەیە کە پزیشکان لە نۆڕنگەکانی خۆیان بەکاردێنن بڵێ ئەو مای خۆشحاڵیە باشە دکتۆر پزیشکانی ئێمە سەرچاوی زانیاریەکانیان ینی سەرچاوی ئەبدەیتی زانیاریەکانیان ئەوەی کە تۆ تێوتێت خۆشببختانە زۆر بەتوانان بەراورد بە پزیشکانی دەرەوەش هیچیان لەوان کەمتر نییە گەر زیاتر نەبێ سەرچاوی ئەبدەیتی زانیاریەکانیان چییە؟ بەشداریکردنی خول و وەرکشۆپ و کۆنفرانسی جیهانیە یان سەرچاوەکانیان کوێن؟ بەڵێ شتێکی زۆر باش بروژاند یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە کە پزیشکانمان ئاشنا بکەین بەو پەڕی پێشکەوتنی دیجیتەڵ کە لە بواری پزیشکی ددان بەکاردێ بتوانین پزیشکانی ئێمەش لە جیهان دانەبڕێن لە پێشەنگبوون و لە پێشەنگبوون دانەبڕێن بۆ ئەوەی بە بەردەوامی ئەبدەیت بن ئامانجی ئەم سیمپۆزیەمە یەکێک لە ئامانجەکانی ئەوە بوو سەرچاوەکانی تر ئێستا خۆشببختانە لەبەر ئەو ژیانەی کە ئێستا هەیە ژیانی عولەمەوی ئەو گلۆبەلایزیشن کە هەیە هەر شتێک کە ئەمڕۆ لەو پەڕی دنیا دەرەچێ لە ماوەی چەند ڕۆژێکیان دەتوانین برین چەند کاتژمێرێک دەتوانی ئەو پزیشکەی کە مەبەستی بێخۆی ئەبدەیت کاتەوە بەدەستی بهێنێ ئەمە یەکێک بوو لەوانەیە کە پزیشکانی ناوخۆیی و نێودەوڵەتی بتوانن لێرە ئەو معلومات و ئەو زانیاری و دەستڕەنجینی هەیتیان برابەشی بکەن هاوبەشی بکەن شەیری بکەن لەگەڵ پزیشکانی کوردستان دووبارە پزیشکە بە ئەزمونونەکان و گەنجەکان و ئەوانەی بە تین و توانایەکی نوێوە هاتوونەتە ناو بواری پزیشکی ددان بە بەردەوام ئێمە ئاگادارین لە زانکۆکان لە کۆنفرانسی زانستی دەکرێت یان لە دنیا کە کۆنفرانسی زانستی دەکرێت پزیشکانمان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەشدار دەکەن لە هەموو وڵاتان لە وڵاتانی ئەوروپی لە وڵاتانی نێوخۆی ئیقلیمی و هەروەها لە هەمان کات کە سمپۆزیەم و کۆنگرە و کۆنفرانسی نێودەوڵەتی دەکرێت ئەزمموی پزیشکانی وڵاتانی ئەوروپی و ئیقلیمیش دەهێنرێتەوە بۆ ناوەخۆی کوردستان بۆ ئەوەی بتوانین ژێرخانێکی باشی زانستی پزیشکی ددان بۆ گەنجەکان و بۆ نەوەی داهاتوومان و ئەوانەی کە پزیشکن و شوێنی ئێمە دەگرنەوە فراهەم بکەین. باشە دکتۆر لەم جۆرە سمپۆزیۆمانەیە چەندە پزیشکان بە گوڕوتینەوە بەشداریت یاکەن پزیشکانی خۆمانیان نوێ ئاشنا بن بە زانیارە نوێیەکانی واری پزیشکی ئەوەی کە هەیە لە سەراسی گیان چەندە بە گوڕوتینن چەندە بە شێوەیەکی بەڵێ زۆر سپاس بە شێوەیەکی وا بەشداریان کرد کە ئێمە لە سەرەتاشەوە ئەمانزانی بەم شێوەیە بەشداری دەکەن سەروی 500 پزیشکی ددان بەشداری کرد کە ئەمە شتێکی زۆر گرنگ بوو بۆ ماوەی ڕۆژێک سەروی 500 پزیشکی ددان بەشدار بکە لە سمپۆزیەمێکی زانستی ئەوها کە ئەم سمپۆزیەمەش ئێمە بێ بەرامبەر ڕێکمان هێخست بوو هیچ تێچیەک لەسەر کەسی ینی واتە لەسەر بەشدار بوو لەسەر پزیشکی بەشدار بوو نەئەکەوت خۆشببختانە گڕوتینێکی وا هەبوو وای لە ئێمە کرد کە ئەم سمپۆزیەمە لە پلان و بەرنامەشماندا هەیە ئێمە وەکو دامەزراوەی بلوپرینت ئیمپایر ئەم سیمپۆزیەمە نەک ساڵی جارێک بتوانین لە هەولێر کردمان لە سلێمانی بیکەین لە دهۆک بیکەین لە شارەکانی تری کوردستان و بەرەبەرە پەلوپۆ بهاوێژین بۆ باشووری عراقیش ئامانجێکی تری ئەم سمپۆزیەمەمان ئەوە بوو
کە ئێستاش لە ئەمری واقع وەکو دیفاکتۆ هەیە ئەویش ئەوەیە ئەو خەڵکانەی لە باشووری عراق پێویستیان بە چارەسەرکردنی ددانە یان لە دەرەوەی وڵات چ خەڵکی خۆمان کە لە وڵاتە ئەوروپی و ئەمریکیەکان دەژیان لە وڵاتە ئیقلیمیەکان دەژێ بتوانن بێنەوە لێرە چارەسەر بکەن کە ڕێژەیەک و داتایەکی زۆر باش لە بەردەستی ئێمێ وەکو دامەزراوەکەمان دەتوانین برێن نزیکەی 135 چارەخوازەکانمان لە دەرەوەی کوردستانیان لە دەرەوەی هەولێر دێن واتە لە باشووری عراق یان لە وڵاتەکانی دەرەوە دێن لەبەر چی دێنە ئێرە لەبەر ئەوەی نییە کە نرخی ئێرە هەرزانترە لەوێن دەرێ لەبەر ئەوەیە کە هەمان ئەو کوالیتیە کە نەخۆشەکە بۆ نمونە لە چاندنی ددان لە چارەسەری ڕەجی ددان لە جوانکاری ددان لەوانە کە لە وڵاتە ئەوروپیەکان دەکرێت هەمان ئەو کوالیتیە لە کوردستان دەکرێت بەڵام بە تێچوویەکی کەمتر بۆیە خۆشبەختانە ڕێژەیەکی بەرچاو ئێستا دەتوانین برین و بەرهێنانێک هەیە خەڵکی خۆمان لە دەرەوەی وڵات بێتەوە لە ناوە خۆی وڵات چارەسەریەکانی بکات و دواتریش بگەڕێتەوە ئەو شوێنەی کە لێی ئەژێ. باشە دکتۆر بابەتێکی گرنگە دوورژان مەسلەی نرخەکان لە لای ئێمە کەمترن لەم بابەتانەیە زۆر جار هەندێک لە ئەوانەی کە لە ئەوروپاشن یاخود لە وڵاتانی ترن بەگشتی یەنەوە لە کوردستان دەمودانیان چاکەکەن ئەڵێن نرخ لێرە هەرزانە ئەنی هەرزانی نرخەکە بەراورد تەبەن بە وڵاتانی ئەوروپا گەرنا لێرە ژەر هەندێک وڵاتی بێگومان گلیان لە نرخی ئەڵەن زۆرە ئەنی پەیوەندی بە چیەوەیە ئێمە لە وەکو ئاماژەت پێکرد هەمان کوالەتی مواد بەکارێنین پزیشکەکانمان پزیشکی باشن بەڵام نرخ لای ئێمە هەرزانترە بەراورد بە دەرەوە بێگومان ئەوە شتێکی عالەمیە یعنی لەبەرەوەی نرخ دائیمەن لەسەر دەخلی هاوڵاتیە ڕۆژانەی چەندە ناکرێت مەسەلەن لە وڵاتێکی وەکو ئێرە نرخە بەرز بێت وەکو وڵاتێکی ئەوروپی ئەمریکایان بەریتانیا یەکێک لە هەولێرە ژێت هەمان ئەو داهاتەی نییە ئەو دەخلی نییە کە یەکێک لە لەندەن و واشنگتۆن ئەژێت لەگەر سەرڕای ئەو باجوشتانی کە لە وڵاتان هەیە و ئەوانە وا ئەکەن نرخەکە دیاری بکرێت بەرام وەکو کوالیتی بە بێگومانی ئەو کوالیتیەی لێرە ئەکرێ هیچی کەمتر نییە لە کوالیتی کە لەوێ ئەکرێ لە هەموو شوێنێک کوالیتی باش هەیە و کوالیتی خراپ هەیە پزیشکی باش و بە ئەزمون هەیە پزیشکی شەیە کە زۆر باش و بە ئەزمون نییە لە هەر پزیشکێکی ئێرە بپرسی لەوانەیە چەندین حالەتی دیدبێت کە لە دەروەی وڵات دێتەوە چارەسەری دانی بۆ کراوە چارەسەریەکی زۆر نازانستی بووە زۆر پرۆفیشناڵ نەبووە و شایدیشی نەخۆشەکانی خۆمانمان هەیە کە لێرە گەڕاونەتەوە وڵاتانی ئەوروپی وانە کە شاهدیان بۆ کار و دەستڕەنجینی و ئەزمموی پزیشکانی کوردستان داوە زۆر بە سوپرایزەوە یان کوردگۆتەنی شاگەشکە بوون لەگەڵ ئەو چارەسەریانەی کە لێرە کراون و لەوێ پزیشکەکەی خۆی دیتیتی و متابعی کردی و چارەسەری کردیا زۆر بە شاگەشکایی وتویەتی چۆن لە کوردستان ئەم جۆرە چارەسەریانە دەکرێن ئەمە جێگای دەستخۆشیە ئەمە جێگای ئەوەیە حکوومەتی هەرێم وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی زیاتر گرنگی بەم بابەتانە بدا ئەو پزیشکانەی بە ئەزمون و گەنج و بەتوانانە بێنە پێشەوە ئیش بکەن کار بکەن ئەوەی کە ئێستا ئێمە ئیش دەکەین ئەوە ئەزمموی مامۆستایەکانی ئێمە ئەزمموی ئەو کەسانەیە کە دەستی ئێمەیان گرتووە و ئێستا ئێمە دەستی ئەوان ماچ دەکەین لەبەرەوەی ئەگەر ئەوان نەبانە ئێمە هیچ نەبووین ئێمە شەر ئەو هاینە دەبی ئێستا ئەم ئەزممونەی وەرمان گرتووە لە مامۆستایەکانی خۆمان و لە کۆڕ و کۆنفرانسە زانستیەکان و بەو دەستڕەنجینی و توانایی کە پزیشکان ئێستا جێبەجێ یەکەن لە کوردستان بیگوازینەوە بۆنەوەی داهاتوومان ئەمە شتێکی دەستا و دەستا دەبێ ئەو هابکەین زۆر بە خۆشحاڵی و بە خۆشبەختیەوە دەڵێن کە ئاستی پزیشکی ددان لە کوردستان لە ئاستێکی زۆر پێشکەوتووی جیهاندایە ئەگەر وەکو ئاستی پزیشکی نەبێ لە جیهان هیچی کەمتر نییە. بەڕێز دکتۆر سعید حەمید ڕێکخەری سمپۆزیۆمی نێودوڵەتی پزیشکی ددان سپاس بۆ زانیارەکانە سپاس کە لەگەڵمان بووی دەستان خۆش بێ